دوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر یونس ڕاوی توێژەری ئیسلامی. دکتۆر سڵاوت لێبێ، کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. دکتۆر بەڕوانینی تۆ ڕووداوێکی لەم شێوەیە لە شاری سلێمانی یان لە هەر شارێکی تری هەرێمی کوردستان بۆچی ڕوودەدا؟ یانی دوو گەنج بە وتافی الله ئەکبەرەوە هێرش بکەنە سەر بنکەیەکی پۆلیس پێیان وابێ فەتحی بنکەکەکەن. سڵاو بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێز. بەڕاستی ئەمە سەرەتایەکی ئەو تراژیدیاییە کە ئێمە دەمێکە هۆشداری ئەدەین و ئەو گەنجانەی کە لە نمونەی ئەمەی دوێنێکە ڕوویداوە ئەمە نمونەیەکن کە بەڕاستی ئەمانە قوربانین. ئەگەر بیت و تۆ دراسیکی سایکۆلۆژی ئەم گەنجانە بکەیت کە تەمەنیان 20 ساڵە 20 چەند ساڵێکە ئەبینی ئەمانە کاریگەر بوون بە کۆمەڵێ وتاری چەند بانکخواز و ئەمانەی کە ئێستا تیجارەت بەدینەکەن. بۆیە ئەبێ لێرەوە خوێندنەوە بۆ ئەمانە بکرێت بۆچی ئەمانە دروست بوون یا بۆچی ئەمانە دروستە بن، چونکە ئەمە هیچ نازانێ. کەسێک لە دواوە لە پشتەوە پێڵێ پەیامێکەیە بە ناوی پەیامی ئاسمان و ئەو خەڵکە کە لێرەیە خەڵکێکی کافرە کە حکومەکە و ئەم کافرانە نابێ بمێنێن، نابێ حکومکەن، بەڵکو دەبێ الله ئەکبەرەکە بێ کە هەمووی غەڵەتە، هیچی لە شوێنی خۆی نییە. الله ئەکبەرەکە بۆ زەمانێک هاتووە کە قوڕەیش وتیان هوبەل و لات و عوزات و مەنات ئەپەرستین. پێغەمبەری ژووتێتی الله ئەکبەر واتە خودا لە هەموو ئەو خودایانەی کە ئێوە بانگیەکەن گەورەترە. جا ئێستا بەڕاستی ئەم هوتافەی کە بۆتە الله ئەکبەر ئەمە بەشێکە لەو دیاردە ترسناکەی کە هەموو ڕۆژ ئاوا لێیە ترسێ. یعنی بڕۆ لە کۆفیەک لە ڕێستۆرانتێک لە شوێنێکی گەشتیاری بڵێ الله ئەکبەر، خەڵکەکە هەمووی ڕاکەن، وازانن ئەمە تەقینەوەیە، ئەمە شتێک لە کاتێکدا الله ئەکبەر بۆ هاتووە واز لە کۆیلایەتی هەموو ئەو شتانە بێنین کە بە ناوی بت دروست کرابوو بەڕاستی. ئەمەی ڕووی داوە بە هینی من بە پێشببینی من شتێکی چاوەڕوان کراو بوو و شتی دیکەشی بە دوادێ ئەگەر حکوومەتی هەرێم خەمێک لەوە نەخوات، چونکە بەڕاستی ئەوەی لە ساڵانی ڕابردوو یاخۆت لەو 30 ساڵەی ڕابردوو لە حکوومەتی هەرێم بینی ومانە خەمی هەموو شتێکی هەبووە، تەنیا خەمی ڕۆشنگەری نەبووە. کۆمەڵێک ئیسلامی سیاسی و بەناوی بانکخواز و ئەمانەی لە گیانی میلەتەکە بەڕەڵا کردووە بۆەوەی بەس واز لە داتا و حیساباتی خۆی بێنن کە خەریکی چییە لەگەڵ نەوت و سەفەقاتی بەغدا و نێودەوڵەتی. باشە دکتۆریان ێستا ڕەنگە لە هەر کەسێک لەوانە بپرسی کە پێشتر لە قسەکانی پێشتری شاماژەت پێکرد کە بەهاندانی هەندێک کەس ئەمە دەکەن، یاخود و بانکخوازانش کە لیان بپرسی دەڵێ ئێمە هەرگیز لەگەڵ ئەم بیرەتون ڕەویەدانینەوە تا خۆمان لە کوردستاندا دەژین و لە سایە ئەم حکومەتەداین، یعنی نکۆڵی لەم کارە دەکەن. بەڵێ ئەمە قسەیەکی ئیمام عەلیم بیرکەوتەوە کاتێک کە شەڕی لەگەڵ معاویە بوو، ئەڵێ کەلیمەت حەقین یوراد بها الباطل، یعنی قسەیەکی حەقە بەڵام خۆشیان باوەڕیان بەمە نییە. سەید کە ئێستا ئێمە شتێکمان هەیە ئەگەر لە سۆسیال میدیاکان و میدیا ئاسمانیەکان گوێ بگری ئەبینی مەلایەکە ئەڵێ ئەمە کافرە، ئەمە مبتەدیعە، ئەمە زندیقە، ئەمە چەند ساڵێک بەر لە ئێستا پرۆژە یاسایەک لە تونس تاوتێکرا بۆی تەکفیر قەدەغە بکرێ بە پێی یاسا و سزای بۆ دابدرێ. بۆ کاتێک بە جەنابت ئەوترێ بانخوازێک بە تۆ ئەڵێ تۆ کافری، مانای تۆ ماڵت حەڵاڵە، خوێنت حەڵاڵە، تۆ بێزراوی، تۆ نابێ بچیتە قەبرستانی موسڵمانان، نابێ سڵاوت لێ بکرێ، نابێ ژن و ژنخوازیت لەگەڵ بکرێ، نابێ مامەڵەت لەگەڵ بکرێ. یعنی ئەمە خۆی تەصفیەیەکی معنەویە پێشەوەی تەصفیەی جەسەدیت بکە. ئەگەر گوێیان لێ بگری ئەمانەی کە بە ناوی تەکفیر قسە ئەکەن، مەسەڵەن بەئاشکرا هەیە هەموو خەڵک ئەزانن باسی کێوکێیەکەین، ئەڵێ فلان کافرە، فلان مەزهب، ئەگەر فلان مەزهب نەمێنێ ئێمە بە ئاشتی شادیەژین. لە کاتێک مەسەلەی تەکفیر لە ناو کورد بە درێژایی تاریخ نەبووە. کورد ژیاوە لەگەڵ جوو ژیاوە، لەگەڵ زەردەشتی ژیاوە، لەگەڵ ئێزیدی ژیاوە. ئەسڵەن ئێمە موشکیلەیەکمان نەبووە بە ناوی موشکیلەی دین.
ئەمەی کە هاتوون جستەیەکی نامۆن ئەمانە وەرەمێکن سەرەتانێکن لە جستەی ئەمینە تۆ باوەڕت بە سەلەفیەتە بە ئەشعریەتە بە هەر شتێکە بۆ خۆت باوەڕت پێی هەبێ تکایە لە ماڵی خۆت بەڵام تۆ بۆت نییە بێی چیرۆکێک بجێڕیتەوە کە ئیبن الجەڕاح باوکی خۆی کوشتووە لە بەدر تۆ کە ئەو چیرۆکە ئەگێڕیتەوە تۆ شەرعیەت بە کوشتنی باوک ئەدەی لەلایەن کوڕەکەیەوە تێگەی ئەجینا ڕاستەکەی ئەوەی جەنابەت ئەڵێ تەنانەت پەشێمان ئەبنەوە لە هەنێک قسە کە خۆیان کردویانە یان زۆر جار پێیان بڵێ کاکە تۆ ئەو قسەت کردو ئەڵێ جاوە ئاەتە من حەدیسە چی لێ بکەم معدالیکە ڕاست ناکەن لەبەرەوەی ئاەتەکان ئێمە ئەزانین تەفسیراتی زۆرە تەویلاتی زۆرە و حەدیسەکانیش زۆربەیان ڕاست نین بەڵکو لە سەردەمانێک کە ئەمەوی و عەباسی هین بۆ مەسلحەتی خولەفایەکان نووسراوە بۆیە ئەمە چۆن چارەسەرەکرێت دکتۆر منیسم پرسیارەسەری ئەمەڕەخنت لە حکوومەت هێرێمی کوردستان گرت وتدی جەوڵێکی نەداوە بۆ مەسەلەی ڕۆشنگەری لەم کۆمەڵگەیەدا بەڵکو ڕەنگە بەرەو دواش سوو بێ ینی ڕۆشنگەری کۆمەڵگەی ئێمە لە کۆمنتی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەبینین ینی لەوێدا ئێمە ڕنگدانی کۆمەڵگەکە دەبینین ڕەنگە بەرەو دواچوو بێ بەداخەوە حکوومەت دەتوانێت چی بکە؟ سیکە حکومەت دەتوانێت زۆر شت بکە حکومەت یەتن چەند زانکۆیەکم بۆ کاتەوە لەسە زەمە ڕۆشنگەریە لە کاتێکدا ئەمە کۆمەڵێ بزنسە بۆ کۆمەڵی کەرتی تایبەت دەیکاتەوە کە خاوەنەکانیشیان هەموو دەوروبەرەکەی خۆیانن خۆی بەڕاستی ئەم دەوروبەرە زۆر مشکلەیە حکومەت ئەبێ پشتگیری پرۆژەی ڕۆشنگیری بکاتن ئەمانە کە تووشی ئەم هەڵانە ئەبنەوە کە تووشی ئەم بیرۆکە تونندڕەوی و تاریکی و نامرۆڤانە ئەبنەوە ڕۆڵەی خۆمانن ئەمانە دوژمن نین ئەمانە ئەبێ دایلۆگیان لەگەڵ بکرێ ئەبێ دیبەیتی گەورە بکرێتن ئەبێ مەسەلەن خەڵکێکە بێ بە ئاشکرا مناقەشە بکرێ جارێ ئەمەی کە تۆ کۆمەڵێک 1000 چەندێ مزگەوت هەیە دانیشتووە مەلاکە بە کەیفی خۆی قسەکە لە سەردەمی پێغەمبەر شتیوانە بووە سیرکە حەدیثێک هەیە کە ئیبن سەعد لە طەبەقاتی گێڕێتەوە عومەر بن خەتاب قسەکە ئەڵێ مارەی ژنە بێ دیاری بکرێ ژنێک هەڵەسێتەوە ئەڵێ یا عومەر تۆ کێی باسی ئەوە کەی مارەی ژن دیاری بکرێ ئەمە قورئان ئەڵێ وئین ئاتەیتموهن قینطارا فلا تأخذوا منهن شيئا لەناو خوتبەکە یعنی عومەر ئێستا مەلاکان ئەڵێن لەناو خوتبە قسە بکەی خوتبەت بەتاڵە باشە لە کاتێک داوانیە عومەر لەسەر مینبەر ئەڵێ ئەصابەتی المەرئەت وەئەخطەئ عومەر ئەڵێ ئەم ژنە ڕاستەکە عومەر غەڵەتی کرد ئەبێ ئەم دایلۆگە سەرەتای دایلۆگ و دروستبوونی حیوار لەناو مزگەوت بوو پێغەمبەر لەناو مزگەوت لەگەڵ مەسیحیەکانی نەجران دانیشت گفتوگۆیەک پێغەمبەر لەناو دکتۆر ینی دەتوێت بڵێ ئەگەر مامۆسایەکی هەینی لە وتاری هەینیدا بۆ نمونەکە قسەیەکی کێر قسەکە مەسەلەن یەکێک لە ئەوانەی کە نوێش خوێنن نوێشکەرن چوون بۆ مزگەوت دەتوانن ڕایگرن بڵێن وانە ئەو قسەی تۆ دەیکەی ئەوەی تۆ دێڵێ بە پێی شەرعی جوانیە ینی ئەمە ئاساییە لە شەرعدا چونکە ئەمار بووە بە نەرید بووە بە کللتور ینی ڕەنگە یەکێگەر حیای بەرن هەستێتەوە بە ڕیما مۆسادا بڵێ قسەی تۆ دەیکی وانە ئەمە یەک لەو هەڵانەیە کە ئێمە لە سەردەمی حەجاجی ئیبن یوسفی ثەقەفی بۆمان هات حەجاج کە ئەچێتە کوفە ئەڵێ ئەرا ئەنە بەعض الرؤوس قد يخضر ئانە قوتو ئەڵێ هەنێ سەر ئەبینم سەوز بۆ کاتی لێکردنەوەیان هاتووە ئیتر کەس ناوێرێ قسە بکە حەجاج ئەم دینە دروستەکە پێغەمبەر کە مزگەوت دروستەکە مزگەوت دروست ناکا بەس بۆ نوێشکردن مزگەوت دروستەکە وەکو ناوەندێک بۆ مناقەشەکردن بۆ چارەسەرکردنی کۆمەڵایەتی بۆ گفتوگۆکردن بۆ تەنانەت سیرکە ئێمە حەدیثێکمان هەیە کە کریسیانەکانی منطقەی نەجران جەژنیانە دێنە ناو مزگەوت ئەڵێن کاتی قوداسی خۆمانە نوێشکردنی بە کۆمەڵی خۆیان پێغەمبەر ئەڵێ لێرە بیکەن لەناو مەسجیدی نەبەوی ئەوەی ئێستا کە پێڵێن بەینە بەیتی و مینبەری ڕەوضە من ڕیاض الجەنە بەشێکە لە باشت پێغەمبەر لەوێوە ئیزنیدان نوێژی بکەن و وەخۆشی بە دیاریانەوە ئەستا تەنانەت عائیشە ئەڵێ من چەناگەم خستە سەرشانی پێغەمبەر سەیری نوێژی ئەوانمانە کرد یعنی مناقەشات لەگەڵ یەهود کە کرا مباهەلە کە ئەکرا لەناو مزگەوت ئەکرا مزگەوت شوێنێک بوو بۆ دایلۆگ بۆ
گەیشتن بە ڕەئیەکی باشتر ئێستاش هەمان ئەمانەی ئێستا هاتوون نەخێر ئێستا مزگەوت هاتووە کە ئەنەه ئەم لە پێغەمبەر گەورەترە بەس ئەم قسە ئەکا تۆ نابێ فزە بکەیت تۆ بەزە بێ گوێ بگری و مامۆستا هەموو شتێک ئەزانێ مامۆستا سۆسیۆلۆژی ئەزانی بایۆلۆژی ئەزانێ فەلسەفە ئەزانێ شعر ئەدەب جلوبەرجی ژنان یعنی لە هەموو شتێک قسە ئەکا کە ئەمە نابێ بەڕاستی ینی پێ دوای ئێمە ئەو شتەش غەڵەتە کە وەزارەتی نەخێر ئەوەلەن ئەم شتە غەڵەتە مامۆسای ئاینی مامۆسای ئاینی ئەوەیە کە منهەجێکمان هەیە وانەیەکمان هەیە بە ناوی ئاین لە مەکتەبەکان ئەوە مامۆسای ئاینە ئەوەی مزگەوت وتار خوێنە وتار خوێن ئەبێ باسی عیبادەتم بۆ بکە باسی خوداناسیم بۆ بکە باسی خۆشەویستی لێبوردەیی بەیەکەوە ژیان ئەو بنەما ئەخلاقیە باڵایانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فێری عەرەبی جاهیلی کرد ئەم بۆی نییە بێ باسی موچە بکاتن یا باسی شەڕی ئیسرائیل و حەماس و ئەم شتانم بۆ بکات موچە پرسی ڕۆژانەی خەڵک نییە دکتۆر ڕەنگە ئێستا یەکێکیان بڵێ خەڵک بێ موچەیە بێ پارەیە بێکارە ژیانی نییە مامۆسای ئاینی بێ باسی شێوازی دەستنوێژگرتن بکە و کاتە ناڵێن مامۆستا تۆ لەکوێی ئەو خەمیلەتە لەکوێیە من وەڵامی ئەمە بدەمەوە زۆر ڕاستەکە ئێمە بەشێکە لەو پرسیارە خەڵک کە ئەچێتە مزگەوت بۆ عیبادەتە چێ بۆ باسی سیاست ناچێ لە پاشان ئەو جوملانەی کە ئەیڵێنەوە ئەوەنە نەود ئەڕوا و ئەوەنە بەشی هەیە و ئەوەنە داهات هەمووی کۆمەڵێ ڕستەی دووبارەن و ڕۆژانە خەڵک ئەمەی گوێ لێ بووە لە دەرەوە لە سۆشیال میدیا خەڵکی دیکەی تایبەتمەند هەیە هەموو خەڵک قسە بەداخەوە میلەتی ئێمە هەمووی قسە لەسەر سیاسەتەکە بەڵام کاتێک کە تۆ ئەچیتە مزگەوت بۆی ڕەوحانیەتت بەرز بێتەوە بۆی تۆزە دوورکەویتەوە لە مادیاتی دنیا تۆزە یعنی بەخۆ تا بچیتەوە خۆشی هەندێ مامۆستا دەڵێن ئەمە دژوەستانی دش بە زوڵم دەڵێن وەستانەوەی دش بە زوڵم ئەمەش بەشێکە لە عیبادەتە زۆر پیرۆزەکان لاین ئەگەر ئەمان ڕاستەکەن لەوەی دش بە زوڵم بوەستنەوە فەرموو کاتێک کە ئەچنە باوەشی ئەم ڕموزە سیاسیانە و سەرۆک و نازانم حکوومەت و ئەمانە با لەوێ بیڵێن باشە با لەوێ قسەی حەق بکەن تۆ لەسەر مینبەرێک کە سوکار و ئێمە دانیشتوین ئێمە هەموو ئەو خەڵکە ئەمە ئەزانێ ئەمەی کە 30 ساڵە ئەوترێتەوە لە گەندەڵی لە مەسائیلی موچەنەوە هەمووی ئەزانێتن بەڵام مزگەوت ئەبێ بگەڕێتەوە سەر ئەو ئەسڵەی کە پێغەمبەر دروستی کردووە باشە کە بۆ عیبادەت و خوداناسیە فەقەت بگەڕێنەوە سەر ئەسڵی بابەتەکە یعنی پێ دوایە بەشێک لەو توونڕەوی کە بەرەماتۆ لە کۆمەڵگی ئێمەیە لە مزگەوتەکانەوە بەرەم دێ بەڵێ ئەوەی کە هاوارەکە ئەڵڵاهو ئەکبەر بیکوژە بین کە لە بار دەرنایە لە دیسکۆ نایەتە دەرەوە بەداخەوە لە مزگەوت دێتە دەرەوە و ئەمەش دەرئەنجامی ئەم کۆمەڵە بانخوازن نەخوێنەوارە جاهیلن کە هاتوون وازانن پێغەمبەر هاتووە بۆی خەڵک بکوژێ خەڵک قڕ بکە پێغەمبەر ڕەحمەتەن لیلعالەمینە وما أرسلناك إلا رحمة للعالمين بشيرا ونذيرا پێغەمبەر هاتووە مزگێنی ببەخشێ نهاتووە خەڵک بتۆقێنێ بۆیە ئەبێ سنوورێک بۆ ئەو بانخوازانە دابندرێ کە بە ئاشکرا تەکفیری خەڵکەکەن زمانیان پڕە لە ڕق و کینە و دووبەرەکی و نەفرەتکردن ئەمە هەدەفی چییە؟ هیچ هەدەفێکی لە پشتەوە نییە ئیلا بڵین ئەمە دەستی دەرەکیە بۆ شێواندن لە ناو خاکی کوردستان لەبەرەوەی کوردستان شیعە و سوننە و تائیفەتی نەبووە ئێستا هاتون ئەو بەزمەیان دروست کردووە بە ناوی سەلەفیەت و بە ناوی ئەشعەریەت ئینجا لە ناو سەلەفیەتیش مەدخەلیمان هەیە ئەمە جیهادیە ئەمە عیلمیە لە ناو ئەشعەریەتیش ئەشعەریەتی ڕەوحانی و هەموو ئەمە دەستی دەرەکی دکتۆر دواپرسیارم ینی زۆر جار دەوترێ هەندێک وشەی نەشیاویش دەبینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر جارە گەپچینە سەر ئەکاونتەکان ڕەنگە فەرمودەیەکی پێغەمبەر سەڵ عەلەیهی وسەلەمی دانابێ یان ینی ئاەتێک لە قورئانی پیرۆزی دانابێ لە ئەکاونتەکەی لە کاتێکە سێرەکەی ژنێوێکی ناشرینی داوە ژنێوێکی زۆر نەشیاوی داوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئێوە نیەمە لەسەر شاشۆ بیڵین ئەم پەروەردەیە لە چیەوە هاتووە
ئەم پەروەردەیە لەوە هاتووە ئێمە ئەگەر سەیری بەداخەوە باگراوندی مەعریفی میلەتی خۆمان بکەی باگراوندێکی شارستانی نییە، باگراوندێکی مەعریفی فکری فەلسەفی کزە، ناڵێم نییە بەڵام کزە لاوازە کبکراوە. ئەمەی هەیە سەقافەتێکی دینیە، سەقافەتێکی دینی ئەسلی محەممەدیش نییە، عیرفانیش نییە، بەڵکو ئەو مەزهبگەراییەیە کە بە ئیسرادی خاص لە مصر و لە ئێران و لە تورکیا و لە سعودیا و لەمانە بۆمان هاتووە کە دەستی 3 و 4 و 5 کە ئەمانە لە ساڵەکانی هەشتاکان لەوێ ڕوویەدا لێرە تاریخێکە و ئەو کۆمەڵی بانخوازەی کە لێرە قسەکەن کۆمەڵی خوردن ئەمانە دووبارەکەنەوە بۆ تۆ مەلایەکت بیستووە یا بانخوازێکی ئەمانەت بیستووە بڵێ گوێن مەدەن یا بوختان مەکەن یا تەشهیر مەکەن ئەسڵەن کە خۆی گوێنەدا ئیبداعەکە داهێنانەکە لە گوێندان و ناو ناتۆرە دروستکردن. ئەمە سەقافەی ئەو مەزهبگەراییەیە کە بانخوازەکان بەداخەوە و ئیسلامی سیاسی ئەمەی دروست کردووە. بۆیە کاتێک کە تۆ بەڕێزت ئێستا ئێمە بەرنامەی ئێمە ئەوەی باسمان کرد ئاەت و حەدیث و کۆمەڵێک قسە بوو و هاندان بوو بۆ خۆشەویستی و بەیەکەوە ژیان، بەڵام ئەمەی کە گوێنەدا ئەمەی کە سوکایەتیەکە بەیەکەوە ژیانی ناوێ خۆشەویستی ناوێ ئەم ڕقوکی نەیەوێ ئەم دووبەرەکی ئەوێ بۆ ئەوەی بڵێ منیش ڕابەری ئەو فرقەیە ئیسلامیم لە کاتێکدا لە ناو کورد ڕابەر کە هەبووە هەچ کەسە و خودی خۆی بووە ئەمەش ئەسلی کەلیمەی خوددایە کە لە خودەوە هاتووە واتە ویژدانەوە هاتووە. من لە ئەخیر کتێب خدای فەیلسوفان بە تەفسیلی قسە لەسەر ئەو معاناتە ئەەکەم کە جەنابەت باسیەکە و ئەمە سەقافەتێکە بەداخەوە کە ئێستا بۆتە شتێکی ئاسایی کە لە هیچ دنیا نییە. من سەیری سۆشیال میدیای ئەوروپیەکەم غەربیەکەم عەرەبیەکەم ئەوەی لە ناو کووردا هەیە لە ناو هیچ میلەتەکانیە بەداخەوە. بەڕێز دکتۆر یونس ڕاوی توێژەری فکری ئیسلامی سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان، زۆر سپاس بە هیوای کەمبوونەوە یان بەرگرتن بە بیری تونڕەوی لە نێو کۆمەڵگەی کوردی خۆماندا. خۆشەویستان بە یارمەتیە و کاران بەرنامەی پرسە ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێکی خۆش.